ئەوەی جێ خۆشحاڵی ئەوەی جێی دەستخۆشیە لە هەموو جۆرە جیاوازەکان یاخود هەموو بوارە جیاوازەکانی وەرزشە یاریزانە کوردەکانمان کە بەشداری پاڵەوانێتیەکەن بە پلێکیش زۆر باشەوە ئەگەڕێنەوە هەر بۆیە بەشداریکردنی تایکواندۆی سلێمانی لە پاڵەوانێتیەکانی عێراقا ئەمان توانیویانە وەکو سلێمانی بڕۆن بۆ ئەو پاڵەوانێتیە کە لە شاری بەغداد بەڕێوە چوو توانیویانە ببن بە پاڵەوانی عێراق و دواتر بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان با بزانین ئەم پاڵەوانێتیە تا چەندە گرنگە کە یاریزانان بەشداری لەم جۆرە پاڵەوانێتیانەیە بکەن چەندە گرنگە پاڵەوانێتیەکان بەتەنها لە ناوخۆی عێراقانە بێ چونکە ئاستی یاریزانەکانمان هێندە باشەکە ئەتوانن بەشداری پاڵەوانێتی جیهانیەکانیش بکەن لە دەرەوە بۆی کە قسە لەسەر ئەمە بکەین با بزانین چەندە گرنگە یاریزان بەشداری پاڵەوانێتی بکات چی ئەبەخشێ بۆ یاریزانانە لە کاتێکا کە بە پلێکی ئاوە باشەوە گەڕێنەوە ئەمە تا چەند ناوی کورد و بۆ نازناوی کورد ئەم بابەتانە گرنگە ئەمانە گفتوگۆکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان شاهۆ جەلال کە بەڕێزیان مامۆستای تایکواندۆن ئارژ مستەفا چیا عوسمان دالیا عومەر لیا ئیبراهیم ئەمانە هەریەکان وەرزشەوان کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەلامان ئامادەن سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بن پیرۆزبین زۆر بەخێر بن مامۆستا شاهۆ لە بەڕێستەوە دەست پێ بکەم مایکەکەی بەمێلانە زۆر باشە مایکی پێوەیە زۆر باشە دەستان خۆش بێ سەرتا پیرۆزبایی ئەم دەستکەوتەتان لەکەین پێمان بڵێم پاڵەوانێتیەکەی بەڕێوەچوو چۆن ئامادەکاریتان کرد بۆ بەشداریکردن لەم پاڵەوانێتیە زۆر سپاسی میواندارەکەتانەکەین لە 3 بۆ 5 مانگ لە بەغداد پاڵەوانێتی تایکواندۆی عێراق کاسی سەفیری کۆری 1 ساڵ جارێک ئەکرێت و ئەمە دووەم جار بۆ بکرێت باشە وەکو خۆم ئامادەکاری ماوەیەکی زۆر خۆ ئەمان بۆ ئامادە کردووە یعنی پاڵەوانەکانی عێراق بە شێوەیەک پێشکەوتووە زۆر باشتر لە کوردستان بۆیە تەموحی گەورتمان هەبوو چینە عێراق بەشداریکەین وەکو کاتەکەشی 3 بۆ 5 مانگ 2 ڕۆژ بەردەوام بوو لەگەڵ یاریزانەکانمان ئەنجامێکی زۆر باشمان بەدەستێناوە بە پاڵەوانی عێراق وایە بەڵێ پاڵەوانی عێراق لەسەر ئاستی عێراق زۆر باشە دەستان خۆش بێ کاگار سڵاو لێبێ زۆر بەخێر بێ جلەکانیان زۆر جوانە و ئاڵای کوردستانیشی تایە وەم سەرکەوتنەش بۆ خۆی لە خۆیان گرنگی و تایبەتمەندی هەیە بەشداریکردنی تۆ چۆن بوو و پلەی تۆ چی بەدەستێنە لەو پاڵەوانێتیە بەنای خۆی گەورە بەشداریم کرد لە بتوڵی عێراق توانیم پلەی سێم بەدەست بێنم دوای ئامادەکردنێک جارێک بەشداریم کرد دۆڕام هات گەڕامەوە بۆ کوردستان و دووبارە دەستم کردەوە تەمرینکردن و هەوڵدا ڕاستەکەواتەوە شکستە نەبوو بۆی کە تۆ واز بێنی ئەوە هەوڵێک بوو بۆی کە تۆ بتوانی خۆ باشترکەیت و ڕایانانی باشترکەی بۆی کە جارێکی تر سەرکەوتن بەدەست بێنی زۆر باشە دەستە خۆش پلەی سێممان بەدەستێنە بۆم ئەم جارێت ئینشاڵڵا و پلەی یەکەمان زۆر باشە ئیشەڵا بینە لای چیاکیان تۆش بەخێر بەی سەر چاوان زۆر خۆشحاڵم کە خانمانیش بەشداری ئەم پاڵەوانێتیانیان کردو و لەم جۆرە وەرزشەیە گرنگیان یا بەم جۆرە وەرزشە بەر لەوەی کە باز لە پاڵەوانێتێکە بکەم چەندێکە سەرقاڵی وەرزشی تایکواندۆی تۆ من هەر لە مناڵیەوە خەریکی تایکواندۆم بەڵام 5 ساڵە لە سلێمانی تەمرینەکەم باشە لە کاتێکا کە بەشداری و پاڵەوانێتیانەکەی چۆن ئامادەکاری تاوەکی بووی کە پلێکی زۆر باش بەدەستبێنی لە پاڵەوانێتەکە یا پێشم بڵێ تۆ پلەی چەنە بەدەستێنە بەڵام من توانیم بۆ دووەم جار لەسەر ئاستی عێراق پلەی یەکەم بەدەست بێنم ئەوش بەڕاستی گەڕێتەوە بە هەوڵ و ماندووبوونی مامۆستاکانمە دەستیان خۆش بێ سپاس بۆیەوەش خاتوو دالیا زۆر زۆر بەخێر بێ بەیانی باش پیرۆزبایی لێ یەکەین بۆی کە ئەو ناسناوت بەدەستێنەوە لەگەڵەوەی کە لەم یانەیە تۆ ڕاهێنانەکەی ئەمە یەکەم جارتە لە پاڵەوانتیا بەشداریەکە یان پێشتریش بەشداری پێشتریش بەشداری بتوڵی عێراقم کردووە شکر بۆخوا ئەمە دووەم جارمە بتوانم پلەی یەکەم بەدەست بێنم لەسەر ئاستی عێراق زۆر باشە دەستە خۆش بێ لیاگیان بینە لای تۆ تۆش بەخێر بەی سەر چاوان پێم بڵێ تۆ چەند ساڕە سەرقاڵی ئەم وەرزشەی پلەی چەنەمە بەدەستێناوە لەم پاڵەوانێتیە باسیوانەمان بۆ بکە ماوەی 2 ساڵە خەریکی یاری تایکواندۆم پلەی دووەم بەدەستێنا لەسەر ئاستی عێراق بەوەی مامۆستاکانمەوە بوو لە بەرەوەی هەوڵ و ماندووبوونێکی زۆریان لەگەڵ کێشاوم باش پێم بڵێ پشتێنەکەی تۆ پشتێنی سەوزە هی دالیا پشتێنی ڕەشەمە چ جیاوازیەکێ لە ئاستەکانە جیاوازی هەیە بەڵێ ئەو بەرزتر لە من زۆر باشە مامۆستا کارکردن لەگەڵ ئەمانە یاخود ڕاهێنان لەگەڵ ئەمانە چەنی پێویستە بووی کە بتوانی ئەمان بەشداری پاڵەوانێتیشی ئەویان پێ بکەیت کە لەوانەیە کاڵەی لە عێراقا لە هەموو پارێزگاکانەوە خەڵک بەشدارە بن وەرزشەوان ئەمانە تەنیا پێویستە
وڵی کاتی ئەمانە دایما هەنی حاضرن وەکو یاریزان چون بەردەوام هەموو ڕۆژێ بەردەوام لە تەمرینکردن ئەوە نیە ئەگە بڵێ هەفتەیەک نێت تایکواندۆ وازی لێ نەویست باش خراپە بێت دایمە بەردەوام بەس ئەو کاتی کە بمانێ بتوڵەکەین تەمرینەکان سڕترەکەینەوە کاتەکەی زیاترەکەین ڕۆ لە ڕۆژەکان زیاترەکەین باشە مامۆستا ئەم جۆرە وەرزشە بۆ نمونە لە تەمەنی چەند ساڵیەوە ئاساییە بۆ نمونە مناڵ ئەم جۆرە وەرزشە بکات چونکە زۆر کاتەیە هەندێک لە وەرزشەکان ئەڵێ هەتا لە تەمەنێکی مناڵیەوە بێ زۆر باشترە بۆ ئەو مناڵە ڕەنگە لە داهاتوو یاریزانێکی زۆر باشتری لێ دەرچێت ئەم جۆرە وەرزشە بێ لە چەند ساڵیەوە ئاسایی 5 ساڵ بەرەوسەر زۆر باشە باشە لە کاتێکە ئێوە کە بەشداری پاڵەوانێتیەکانەکەن تا چەند پشتگیری تاو ئەکەن بۆ ئەوی کە بڕۆم بۆ پاڵەوانێتیەکان یاخود پرسیاری تر بکەم بە شێوازێکی تر بە تەنها پاڵەوانێتیەکانتان لە ناوخۆی عێراقیان بەشداری پاڵەوانێتیەکانی دەرەوەی عێراقیشتان کردووە وڵای وەکو پشتگیری زیاتر ئێستا یاریزانەکان کاچن بۆ عێراق و بەغداد و مانیاریەکەن لەسەر مەسروفی خۆیان ڕاستی پشتگیریەکی وایە نیە مادی بەس لە ینی لە ئیتحادی عێراقوانە سواسی چەند کەسێکین مامۆستا بەختیار جێگیری ڕئیس اتحادی عێراقا هاوکارمان بووە ئەو زۆر کاکشوان مامۆستا شوان مستەفا کامیل ناوی ئەسڵێتی ئەویش تەمرینەکانە زۆر هاوکار و مامۆستای ئەمانیشە پێش ئەوان مامۆستای منە مامۆستای من بۆ مامۆستای ئەوانیشە زۆر باشە کاگارش بۆ پاڵەوانەکانی دەرەوەی وڵات پێویستە ئەمان ئێستا کاگارش و دادەچی هەڵبژێنراون لە منتەخەبی عێراق ئەنجا ئەتوانن لە ڕێی ئەوانە بچنە دەرەوە ئینا هەچ کەسە ناتوانێت بۆ خۆی بڕات دەرەوە زۆر باشە کاگارش چەند ساڵە وەرزشاکەی لە 4 ساڵیەوە ئەمە چەندم نازناوتە بەدەستێنی زیاتر لە 14 نازناومێ زۆر باشە لە کوردستان خوێندکاریشی خۆت خوێندکاری چۆن کاتەکانە دابش کردووە لەوەی کە هەم ڕاهێنام بکەیت و ئاگاشە لە خوێندنەکەشە بێ لە مەکتەب ئەگەڕێمەوە یەکسەر دەستەکەم مەساعی پێشەوەی بێم بۆ قاع و تەمرینەکان بکەم هەر لە قاژێمەوە تەمرینەکان دەست پێوانی سای و وەرزشەکەم بێکۆدانە باشە ئارژیان باس لەوە کردوتە جارێک بەشداریت کردو بەڵام پلەی باشت بەدەست نەهێناوە شکستت هێناوە چۆن جارێکتر وات لە خۆت کردەوە بە خۆتە دەدوتت ئەبێ ئەم جارەکە بەشداریم کرد بە پلەیەکی زۆر باشەوە بگەڕێمەوە چۆن ئەوەت لە لای خۆت دروست کرد لەبەر یەکەم جارم بوو دۆڕم هەتا ئێستا دۆڕانم نەدی بوو دایمە پلەی یەکەم دووەم بەدەستێنەوە یەکەم جارم پلەی سێمیژە دەستێنم انشاءالله بۆ جارێکی تر هەوڵێمەوە زیاتر هەوڵێک زیاترین لەگە مامۆستاشەوە مامۆستاشوانە یارمەتی منێن یەکەم بم پاڵەوانێتیەکە کرد بە پلەی یەکەمەوە گەڕێیتەوە جارە دەستە خۆش بێ خاتوچیا ئێوە باسی کۆم بۆ بکەنی وەکو کچان لەوانێت تۆزێ بۆ کوڕان ئاسانتر بێ ها مامۆستا بۆ کچان لەوانێت تۆزێ ئەمە قورستر بێ لە ڕووی خێزانەوە بیان بن بۆ هۆڵەکان و بیانێنەوە تۆ چەند ساڵە خەریکی تو خێزانەکەشت تا چەند هاوکارتە بۆی کە بەردەوام لەم وەرزشە من سپاسی خێزانەکەمەکەم بەڕای من هیچ شتێک قورس نییە بۆ من قورس نەبووە من سپاسی باوکمەکەم کە ماندوو لەگەڵما و داواکارم کە کچانیش بێنە ئەم یاریەوە بەڵام ئیتر ئەوە شەکەوێتەوە سەر خۆیان بەڵام ئەگەر خێزانەکە و پشتە نەگرن قورسە بێ بۆ تۆ کە نەتوانیت حەز و خولیای وەرزشیان نەبێ ئەوە شەر قورسە چیاگیان مامۆستا شاهۆ باسی لەوە کرد تۆ ئارش هەڵبژێراون بۆی کە ببن بە یاریزانانی هەڵبژاردەی عێراق ئەمە تا چەند هەوڵێکی باشە بێت بۆ تۆ یاخود تا چەند ئەمە واد لەیەکا کە زیاتر گرنگی بەم وەرزشت بیت زیاتر توانەکانی خۆت وەگەڕخەی لەم وەرزشەیە ئێمە کە هەڵبژێراوین تەبان هەوڵ و کۆششی زیاتریەوە چونکە ئێمە وەک یاریزانی عێراق چینە دەرەوەی وڵات لەوێ یاریەکەین تر هیوادارم لەوێش بتوانین پلەی یەکەم بەدەست بێنین بۆ عێراق ئینشاءالله زۆر باشە بچینە لای دالیا لەگەڵ نازناوی یەکەمە تا چەند هەوڵی جارێکی تر ئەمە نەبێتەوەی کە ئیتر من یەکەم بەدەستێنا و لە وەرزشەکە بۆستم ئەمە هەنگایەک بێ بۆی کە تۆ زیاتر خۆت ماندووکەی بۆی کە لە پاڵەوانێتەکانی کە ئاستەکە و نێتە خوارەوە هەوڵی ئەوایت هەڵی زۆرم بۆی ئەو ئاسەم نێن مەخوارەوە ئیشەڵا لە بتوڵەکانی کەشە هەر یەکەم عێراق بم یان بەرە دەرەوەی وڵاتی ئیشەڵا حەزەکەی بۆ بتوڵانێکە لە دەرەوەی وڵاتە بەشداری بکەیت دەی بە هیوانەویش بە هاوکاری مامۆستاکانتانە بێت کە بتوانە و ڕێگاتان بۆ بکەن لیاکیان بینە لای تۆ بەدڵنیا و تۆش خوێندکاری وایە چۆن هەوڵی کاتەکانی تەمرینکردنت لەگەڵ کاتی کۆشش و سعیکردن و خوێندنت باڵانسێک ڕابگری لەم بینەیە هەر کات بۆ لە بەکتەب سعاتی ئیسراحەت دەکەم جا دوای سعیەکان مەکەم سعات حەوت بۆنەوە ئەچم بۆ قاعەیە تەمرینەکان هەموو ڕۆژێگە چی بۆ تەمرین ڕۆژ ناو ڕۆژە باش جاریواش هەموو ڕۆژەکەچم ئەمە یاریزانەکانی ئەم هەمووی یاریزانی قاعەیە مە بچووک و گەورەوە کاتمان بۆ داناون لەوێ
بەپێ ئەو جەدوڵە ڕوون ینی سعیکردن باش. هەمووی ینی یەک نظامە بۆ هەموو یاریزانەکان بچوو گەورەی تر واتە ئێوە کاتی ئەو شیان بۆ دانن کە چ بێ کاتێک لە هەوڵ و مەکتەبەکەشی کۆش- زۆر باش بێ ئەنجا لە تایکواندۆ ئەگەر یە دەرکرێت بە بۆنی مەکتەبەکەی وەگە خراپ بێ یانێ بێ لێ ئەستێکی باشی لێبسینەوەی بە تەواتی مامۆستا شوان هەچێتە مەکتەبی هەمویان هەموو کاتی هینەکان لێبسینەوەیەکی تەواویان هەیە باشە زۆر ئەنی باشە. کاتە ئێوە لە دوو لایەنەوە سوود وەرەگرن زۆر باش. ئەبێ زۆر. باسێکی مامۆستا شێوازی ڕاهێنانەکان بکەین شێوازی ڕاهێنانی کچەکان چۆنە و کوڕەکان چۆنە و چۆن ئێوە ڕاهێنانیان پێکەن لەگەڵ ئەوەی ئەو جوڵاناکەن کەمترین زیان زەرریان بەربکە یاخو کەمترین ئازاریان بەربکێت وەکو ڕاهێنانەکان شوان و کوڕان بێگە تەمرینەکەن بۆی زیانەکانیشان بەرنەکرێت کە ساراتمانە ینی ئەم واقعی دەسوقات و ینی شتێکی مەزبوطە کامل ئەوانە بەکارێن ئەستەنیان نایێت بەس جاتا تووشی یاسان تووشی ئیسابەشە بێ ینی دەبێەوە لە ڕووی شوێن و پێداویستیەوە شوێنێکی باشدانێ و پێداویستی باشدانەیە کەمان بتوانن ڕۆژانە بەکاری بێنن باشترین هۆڵمان هەیە لە سلێمانی خانی تایکواندۆی سلێمانی مەزبوطترین هۆڵ ینی لە هەموو سلێمانیە زۆر باشە تایکواندو و کاراتی ئەمانە جیاوازیان هەیە نییە هەمووی هوەرێکە بەکارنانی دەسوقات ناوەکەی فەقیە جیاوازیە شێوازی نیزالەکەی کەمێک بەس ئەمووی ڕاضەیەکە و شتێکی باشە ئێمە مسا خۆت چەند ساڵە سەرقاڵی 2006 یا حەوت باشە بەبێ دابڕان هەر بەرداوامی لە کەمە دابڕام بە زۆریوانی ینی هەر بەردەوام بوون باشە ئەگەر کەسێک بوون لە تەمەنی گەورەی یابێت تۆ باسی لەوە کردوتت لە 5 ساڵ بەرەوسەرەوە بێ زۆر باشە ئەو مناڵانی کە بەشداریەکان ئەگەر کەسێک لە تەمەنی گەورەی یابێت ئەم یاریە بکە ئاساییە ئەتوانێت هەموو تەمەنە بەس لەوانەیە کەمێک زەحمەتتر بێ لەوەی لە چاو مناڵێکا بێت بۆچی زەحمەتێکی لە چیایە پێویست تایکواندۆ پێویستی بە قاچی جسمێکی نەرمە یعنی مناڵ جسمی نەرمترەوە هەبیرێک وای بشێل یعنی نەرمتر بەس کە ڕق بوو تۆزێت زەحمەتە بێ باشە کاکارش لەوێ کە لە پاڵەوانتێکەیە چەندین یاریزانتان ڕوبەڕوو بۆتەوە ئاستی یاریزانەکانی چه شوێنێک زۆر باش بوون بە باشی ڕاهێنانیان کردهبوو چکە لەوێ بەردەوام لە نێوان هەموو پارێزگاکانە یاریزانەکان بەرکەوتنیانەیە چه شوێنێک زۆر ئاستیان باش بوو یاریزانی هەولێر و سلێمانی لە هەمووی باشتر لە هەمووی باشتر بوو زۆر باشە تۆ بەر یاریزانی هەولێر کەوتیان خۆت زۆر باش یاریزانی هەولێری زۆر زۆر باشە چیاگیان ئەی تۆ بەر یاریزانی کام شارکەوتی کام پارێزگا کەوتی پێم وا بە هەردووکیان بەغایی بوون بەڵام ئاستیان باش بوو ئەسیان باش بە تۆ پلی یەکەمە بەڵام بەدەست میتوانیم پلەیەکەم بەدەست بێن باشە چۆن خۆت ئامادەکەی بۆ ئەوەی کە مادام تۆ هەڵبژێراوی بۆ ببیت بە یاریزانی هەڵبژاردەی عێراق ئەبێت ڕاهێنانی زۆر باش مەشقی زۆر باش بکەی لە کاتێکا کە بەشداری پاڵەوانێتێکەکەی لە دەرەوەی عێراق ئێستا چۆن ئامادەکاریەکەی بۆم بابەتانە لێستا بێ کاتەکان ڕێبخەم تەمرین زیاتر بکەم لە جاران هەوڵی زیاتر بم چکە پلە قورسترە بێ بۆ ئێمە پێویستە ئەو پلەیەکەمێ دانەبەزێنی زۆر باشە دالیا لەو کاتانەی کە تەمرینت کردووە ماوەی کە سەرقاڵی بەمرسەوە هیچ پێکانی هەبووە یاخود هیچ جازارێکە بۆ دروست بووە چه شوێنە قاچت خاش زیاتر بۆ قاچە ئێمە یاریەکەمان زیاتر خاچ بەکارێنین باشە ئیترە و ماوەیە بێ پشوو بێ هەتاوەکو یێتەوە سەرەوەی کە بە باشی مەرزشات جا بێ زۆر باشە لیاگیان تۆ بەر یاریزانی کام پارێزگای عێراق بەغای بوو باشە توانی پلی یەکەم بەدەستبێنی تۆش پلی دووەم بەدەستبێنی باشە چۆن تۆش ئەتەوێت گرنگی زیاتر بەم جۆرە وەرزشە بە هیچ پلانێک تەیە بۆم بابەتە کاتەکانی خۆم دیاری دەکەم بۆ وەرزشەکە بۆ تەمرینەکانم باش زۆر باشە دەستان خۆش بێت بە هیوای سەرکەوتن مامۆساگەر تۆ وەکو دوای نوتەی خۆت ما بێت شتێکمان پێ بڵێ اتحادی سلێمانی وتم پیرۆزبایەکیان لێ بکەم ستافێکی تازە هەڵبژێراوە لە سلێمانی بۆ یەکێتی تایکواندۆی سلێمانی و گرنگترین شتەوەی ئەمجارە ئافرێکیان هەڵبژاردووە لە ئیتحادەکەیە یعنی تاسە لە هیچ پارێزگای شتی واک نەبوو لەوەی ئەوانی تر و خزمەتێکی زۆرەکەن ئینشەڵا سەرکەوتوو بن پیرۆزبایان لێ یەکەم و هەروە کاکداستانی سەرۆکی ئیتحادەکە کرا بە نوێنەری هەر چوار پارێزگاکەی کوردستان پارێزگاکان زۆر باشە دەستان خۆش بێ دەستان هیچ شتێکی تر ماوە لە کۆتایە بتوێ پێمان بڵێ بەدەست خۆشی سواسی میواندایەکەدان دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس خێر بن سەر